پرۆژەکەی دروستکردنی ئەم پرۆژە دەگەڕێتەوە بۆ ساڵی 2009 کاتێکی حکوومەتی هەرێمی کوردستان بەنیازی هاوکارکردنی جوتیار بوو بۆی جوتیار جگەلەوەی کە گەرم و جۆ ئەم شتە تەقلیدیانە شتی کاری تر بکە یەکێک لەو پرۆژانە کە حکوومەتی هەرێمی کوردستان ویستی کە هاوکاری جوتیار بکە پرۆژەی دروستکردنی پرۆژەی زەیتون بوو. منیش ئەو پارچە زەویە کە هەمان بۆ حەزمان کرد ئەم پرۆژەیە لێ جێبەجێ بکەین و دەستمان کرد بە ڕێککاری یاساییەکان داوامان کرد لە حکوومەتی هەرێمی کوردستان بە سوپاسەوە مۆڵەتی ئەم پرۆژەیە پێداین کە ئەم پرۆژەیە لەو گوندە بکەینەوە لەسەر ئەو پارچە زەویە. پرۆژەکە نزیکەی 1000 داری درەختی زەیتونە. ئەم زەیتونانە هەموو کاتی خۆی کە حکوومەتی هەرێمی کوردستان هاوکاری کردین بە شتل بە سۆندە بە ئەوانەی کە پێویستە کە بۆ پرۆژەکە بەکار بێنێت و نرخی سەتادەی نرخەکەی لە ئێمە وەرگرت وەکو هاوکاریەک بوو بۆ ئێمە. مەبەستمان لەوەیە کە ئێمە بتوانین کەمێک ینی هاوکاری هەر خۆمان و هەم خەڵکی کوردستانیش بکرێ چونکە زەیتون ڕەنگە لە داهاتوودا خزمەتێکی زۆری بە خەڵکی کوردستان بکاتن چونکە زەیتون تۆ دەتوانێت جگە لەوەی کە زەیتی زەیتون لێ دروستکە بەڵام ئەگەر بێت و هاوکاری جوتیار هەبێ دەتوانێت حتا سود لە گەلاکێ بگرێ بۆ کۆمەڵێک شتی تامپۆ و سابوون و کۆمەڵێک شتی تریش بۆ یەکێکە لەو بەرهەمانەیە کە ڕەنگە بتوانێت کە خەڵکی کوردستان بژێوی ژیانی خۆی لەسەر ئەم زەیتونە دابین بکات. قۆناغی یەکەم کاتێک کە زەیتونەکان دەگاتە ئەوەی کە لێ بکەوە بە باش گوترا کە باش ئەوەی کەم بارانی لێ بدەێت پاییزان ئەو جا تۆ زەیتونەکە لێ بکە. ئێمە ئێستا جارێ بە ینی کرێکار لێ دەکەن یا خۆت هەراوەرزی ئێمە بە خۆمان دایمەن بە هەراوەرزی لێ دەکەنەوە منداڵەکان هەموو کۆ دەبنەوە هەرێکێک ئەوها لێک لەدەست دەگری یەکەم جار زەیتونەکان لێ دەکەینەوە لە شوێنێک ڕوو دەکەین پاش ئەوەی کە زەیتونەکانمان هەمووی کۆ کردەوە ئیتر بە سیارە دەیگوازینەوە بۆ ئەو معمەلەی کە ئێستا هاتەوە خۆت ئەو کارگەی کە ئێستا گوشتنی زەیتون ئێستا هەیە هەچەندە پارەکەم بردمان لە کارگەی ئەهلیمان کرد بەڵام ئێستا سوپاس بۆ خۆ لە ڕێگەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە کارگەیەک هەیە تایبەتە بە جوتیاران ئەندرایتە جوتیارەکان خۆیان کە کۆمەلەیەکیانە کۆمەڵی هەراوەرزی زەیتون ئێستا لە هەولێر دامەزراوە و دەست بەکاریش بووە کە گواسمانەوە لەوێش لە ڕێگای کارگەکەەوە گوشینی بۆ دەکرێت دەگرێتە زەیتی زەیتون و لە زەیتیش دوایە لە ڕێگای بازارەوە دەفرۆشێت و دەبێتە بەرهەمێک و سوودی لێوەدێت. ئەو زەیتونانە کە چاندمانە شارەزایەکی تاوامان نەبوو بۆیە شتلەکانمان هەموو لە وەزارەتی کشتوکار وەرگرت و جۆرا و جۆری تێدا بۆیە ناتانم تەنها یەک نەوعی تێدایە بۆ یەکێک لە کەمکوریەکان ئەوەیە کە شارەزایی نەبوو شتلی باش نەبوو ڕەنگە لەناو پاش بتوانین شتلی باشتر بێنین و بەرهەمی باشتر بێ ئەمە هەمانە زەیتون کە زەیتونی ڕەش دەدا هەمان زەیتونی سەوز دەدا ئەمانە گەورەیە هەیە زۆر بچووکە بۆیە هەموو نەوعی لە ناو باغەکەدا هەیە چونکو دەگەڕێتەوە بۆ نەبوونی شارەزایی لە کاتی کە دامەزراندنی ئەو پرۆژەیە. ئەو یەک لەوانەیە کە شێوەی بەو شکلەیە بەڵام هەمانە بەو شێوەی هەم سەوزە هەمانە بچووکە زۆر بچووکترە هەمانە داریش هەیە گەورەتری تدایە جۆرا و جۆرە درەختەکە. شێوازی لێکردنەوەکە ئێستا ئەمە لەسەر شێوازی ینی وەکو خۆمان ئەو شارەزای کە هەمانە بەدەست لێ دەکەینەوە لە ڕێگای هەراوەرزی خزمان دایمەن دێن ئەنێ هەموو دێن پێکەوە بۆ شێوەیەکە هەمانە هەر 4-5 کەس لە بندارێک خردەبینەوە لیان دەکەینەوە ئەوە شێوازە کۆنەکەی کە هەمانە بەڵام ئێستا لە ڕێگای ئەو پەیمانگای ئیتالی کە دەیەوە هاوکاری جوتیاران بکە و کارگەیەکیش هێناوە 5 ئامێریش هێنەوە ئەو ئامێرانە دەدرێتە جوتیارەکان لە ڕێگەی ئامێرەکەەوە لێ دەکرێتەوە بەڵام
لەبەرەوەی قڕشتووە ئامێرەکە ناتوانێت لەناو ڕۆژیوە ئامێرەکە بەکاربێنین ناچار دەبین بەو شێوەیە کە دەبینن لیان بکەینەوە. بەرهەمەکە بەڕاستی بەرهەمەکە دەمێنێتەوە سەر نەوعیەتی زەیتونەکە ئێمە کە ئەو پرۆژەماندانە ڕەنگە ئەوەندە شارەزایەمان نەبوو شتلەکانمان لە وەزارەتی کشتوکاڵ وەرگرتن شتلەکان هەموویان وەکو یەک نییە هەیە زەیتونی باشی تێدا هەیە زەیتونی خراپی تێدایە لەو زەیتوناش هەیە کە ڕوونی باش هەیە ڕوونی کەمە بەڵام ڕەنگە ئێمە ئێستا شارەزایەکی باشترمان پەیدا کردووە ئێستا ئەگەر شتی تر بکەین ڕەنگە بتوانین بەرهەمی باشترمان هەبێ ئێمە پار بەرهەمی ئەم باغەمان سێ تەن زەیتون بوو بەڵام لەبەرەوەی کە معمەلی خۆمان نەبوو معمەلی ئەهلی بوو بردمان لە معمەلێکی ئەهلی نزیکەی 200 کیلۆ زەیتمان لە بەرهەمی سێ تەنەکەی بوو ئەوش لە بازار فرۆشمان تا حدێک باشە ینی سوودێکی ینی خراپ نەبوو بەس لەبەرەوەی کە وەزعەکە وای لێ هات بازارەکە شکا بوو کاتێکە یەکەم بەرهەممان بوو بازارەکە ئەو وەزعی کە ئێستا لە کوردستانە ئەم کاریگەری لەسەر داهاتی ئێمەش هەبوو بەڵام لە بۆ داهاتوودا ئەمە هەوڵ دەدەین هەم داواش لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین هەم داوا لەو ڕێکخراوانش دەکەین کە ئێستا ڕێکخراوێکی ئیتالی هاوکارێکی باشی پرۆژەی زەیتون دەکا جگە لەوەی کە کارگەیەکی گوشینی زەیتون هێنەوە داوا لێ دەکەین ئەمە کیفایەت نییە کارگەکە پێویستە جوتیارەکان ڕاهێنانیان بکرێ شارەزان بکرێ و هێنانی شتلی باش کە نەوعیەتی باش بوو ئەوی زەیتی باشی تێدا بێ نەکەوەی کە جوتیار ماندیبوونێکی زۆر بخوا و بەرهەمەکەشی باش نەبێت بۆی داوا دەکەین هاوکاریکردنی جوتیار زیاتر بێت لە بوارەی شارەزایی پەیداکردن لەسەر بەخێوکردنی زەیتون بۆی بتوانین بەرهەمەکەی باش بێت. پاشەوەی قۆناغی لێکردنەوەکەمان کۆتایی پێینا دین لە شوێنێکی پاک دایان دەنێن بۆی هەندێک جار لەگەر لێکردنەوە پاشماوەشتی لەگەرە بۆش پاک دەکەن بۆی معمەل کاری ئەوە نەبێت لەسەر معمەلەکەش خراپ نەبێ هەوڵ دەدەین لە ڕێگای گوشەوە یا لە ڕێگای هەندێک شوێنی تایبەتە بیکەینە ئەو شوێنە بیگوازینە بۆ کارگە لە ڕێگای سیارێکەوە دەیگوازینە بۆ کارگە و ئەرکی جوتیار لەسەر کێرگە تەواو دەبێت دەبێتەوە ئەرکی کارگە و لەوێش بەپێی ئەو کارێکی ئەوان دەیکەن دەبێت بە زەیتی زەیتون و زەیتی دەچێتە بازار و جوتیارەکەش سوودی لێوە دەگرینشەوە. ئێمە باسی قۆناغەکانمان کرد لە کێلگەوە چۆن لێ دەکەینەوە دواتە چۆن ڕێکی دێخین و چۆن دەیگوازینەوە ئێستا ئێمە گواستمانەوە ئەرکی فەلاح جوتیار تقریبان کۆتایی پێدە کاتی کە زەیتونەکە دەگەینی نە کارگەکە ئیتر ئێستامە زەیتونەکانمان بە شێوەیە کە باسمان کرد گیانمانە کارگە و تەسمیل بە کارگە دەکەین. لبدايتي طبعا كحكومة إيطاليا ويستي كارجشي زيت زيتون بيرشة شهري من كردستان كاتن برام بشرتك للرجاي زوتيارة كان يعني الرجاي زوتيارة نكو بداية الحكومات لوزارتي كرتوكالو سرتاوكاني أو مجموعة خاون شرقي زيتونيان كوكر دوا يقلونا أمنيش جوان ريبوم لقر كرك هبوناوي فرانسيسكو ونوينري إيطاليا بو لقر هندك خبيرة كو قنصلية إيطاليا وأنا دانشتين لسر أوي كبرنامج زقدانين لو ورقتني أو معملي وهنا أو معملي طبعا كأوان جيشنا أو قناعاتي أو معملة نادنا حكومتي أوان فنانين قالوا أوي عفوا كمالش يدرس كان أما شخصين لقبل زوتيارا كان كوبينوا بريار ماندا كمالش يدرس كان أوي بتوانين أو بروجي ورقرينو بريوي ببين
ئێرە جێگای وەرگرتنی زەیتونە ئیستیقبالە پێشوازی لێرە لە جوتیارەکەین زەیتونەکەی لێ وەرەگرین وەزنەکەین پاش وەزن لە ئەو کۆلەیەکەین ئەو کۆلە تقریبان هەتا تەنەکتەنەکوونی وەک زەیتون یەگری لێرە طبیعی ئەمە هەموو معلوماتێکی لە فەلاحی وەرەگرین نەوعێتی زەیتون مۆبایلی جێگای دانیشتنی ئەو باغەی هەیتی پاشەوەی زەیتونەکەش بە چاو فەحسەکەین بە دیتن فەحسەکەین کابزانین کوالیتی زەیتونەکەی چۆنە چونکە ئەمە بەڕاستی پێمان خۆشە زەیتون خلالی 20 سعاتی پێش 20 سعاتی بگاتە ئێرە ماسەڕەکەی چونکو پاش 20 سعات و 24 سعات بگاتە ڕۆژەک و هەفتەیەک ئەو زەیتونە تێکەچی زەیتون زۆر حساسە لەبەر ئەوەی دەگەر لێکردنەوەی ئەشتێ دەگەر ئۆکسجینی تەفاعولەکەوەی تەفاعلی کرد نسبەی حموزەی زیادەکە زووترێک سپایەوەبی مواسەفاتی زەیتەکەی دا ئەبەزیری لەبەر ئەوەی سیستەمیمە سیستەمەکی نوێیە بە ساردی لێەکە ئەمە ڕوونی ئەکسترا ڤێرجین نەداتێ هەنی بکر ممتاز یعنی نوێ و چاک ئەو ممتازە نەداتێ لەبەر ئەوە ئێمە زەیتونی خراپ بۆ خۆمان وەرناگرین خەزنکەین ئەو زەیتە ئەگەر زەیتونەکە خراپی زەیتەکەی لێەکەین و ئەدەینەوە فەلاحی ئەوجا وەختی زەیتونەکەمان وەرگرت ناوی فەلاح لەسەر ئەنووسین هەنجی بە سەراهەر فەلاحە و وەزنی خۆی بۆی دائەنێن و بە جودا جودا لە یەکەم فەلاح بەجێرەی سڕەی خۆی ئەو کۆلەیەکەی ئەو کۆلە جێگای خەزنی زەیتونە بەژێرەوە فەلاحەکە چەندی هەبی بەردەوام تقریبا 600 کیلۆ ئەگری ئەوە هەتا زیاتری گرت ئەمە لەبەر ڕاتەیەکەین و ڕەوانەکەین بۆ مەرحەلەکانی تر مەرحەلەی یەکەم خاوی نەکاتەوە گەڵای فرادا دێ بۆ مەرحەلەشی شوشتنەوە شوشتنەوەکە بە دوو مەرحەلە تێپەڕی بۆ دوو جار وەختی شوشتنەوەی یەکەم تەواو بوو پیساتی تەواو لێ کردەوە ئەگەر هەر پیساتیە کابی ئەو ئاوەی مایتەوە بڕک شێلو بووبی مەرحەلەشی دیدێ دووەم ئاوی خاوین لێ ئەدا ئاوی خاوین لێ ئەدا هیچ تۆزێک هیچ شتێک لەس ئەو زەیتونە نامینێت وەچی هەموو شوراوە ئەچیتە مەرحەلەشی دی باش مەرحەلەی شوشتنەوە تەواو بوو مەرحەلەی دوایی دەست پێەکە ئەوەش زەیتونی پاک دێتە ناو ئەو کۆلەی لێرە خڕەبیتەوە بەواسطەی ئەو بەرینەی ئەوەیان ئەباتە مەرحەلەکی دی مەرحەلەی کوتان ئەی هاڕی ئەو مەچینە ئەو ماتۆڕە ئەی هاڕی وردیەکە زەیتونەکە بە دنکەکەی بە دەورەکەی هەموو وردیەکە ڕەوانی چەند دەریەکە ئەیباتە مەرحەلەکی دی بۆ تێکوەردان مەعجوونەکە دا ئەبەزی بەواسطەیەک بەرینە لەسەر 4 مکسەر تەوزیعەکرێت ئەو مکسەرانە ئیشیان چییە زەیتونەکە مەعجوونەکە تێکوەرەدا تێکوەردانەکە چییە زەیت لە ئەوانەی جودا کاتەوە لە بەقایەیەدی ینی لە پیساتیەکەی جودا کاتەوە بۆ ماوەی 40 دقه 30 دقه 40 دقه لەناو مکسەرە مینێتەوە ئەو مەعجوونە هەتا بە تەواوی فەس دەکرێت لەژێر دەرەجەی گەرمایی 28 دەرەجە 28 تێناپەڕینین بەرەو خوارێ دێ بەس بەرەو سەرێ
مەسموح نییە لە 28 تێ ناپەڕی ستەندەرەکەمان وادانەیە تا ڕوونی دەرەجە ممتازمان بداتێ ئەگە گەرم بی مواسەفاتی ڕوونی باشمان ناداتێ مەرحەلەی مکسەر تەواو بوو بەچی تێکەری کرد مەوعیدەکەی تەواو بوو برێنە تا 40 دقەیان نیو سعات هەرجی مەرحەلەی جوداکردنەوەی ڕوون دێ لە پیساتیەکە لە قاشاکەکە چۆن ڕوون جودا کاتەوە. ئەمە خاوەن چرگەکانی برین خاوەن بیسانەکانی زەیتون ئەمە هیچ مەزدەرێک نەبوو کە زەیتونەکانمان لێ ساخکەینەوە. 19 ساڵە خەڵک تەبعاً مەصرفی کردیە و ماندی بووە و چاوەڕێ ئەوەی دەکرد کە ئینتاجە چێبی ئینتاجەکەی وەرگریتن هیچ ئینتاجێک نەبوو. ئەمەش بلوێ بە گەرمی هاتینە ناو ئیشەکەی لۆ ئەوەی بتوانین هەم خزمەتی خۆمان هەم خزمەتی برازوتیارەکانمان لە هەموو کوردستان پێ بکەین. ئەوجا ئەوە بوو ئەمە کە بینایەکەمان تەواو کرد خەبیرەکانی ئیتالیا هاتن تەماشایان کردن و تەختیتیان کرد ئەمە تەبعانەوە لەسەر تەختیتیوان ئیشمان کرد. با بەرێ وەڵڵا ڕوونەکە لە تاردەی مەرکەزی دەرچوو دێتە ناو ئەو فلتەرەی ئەگەر هیچ پیساتیەکی تێدا بی دنکە شتێک ئەڕوا ڕاداتە دەرێ ڕوونەکەش لە غەربیلەکەی لەو هێرەنگەی ئێستا خوارێ لە ناو خەزانەی کۆ ئەبیتەوە وەچی کۆ بووە ئێمە بەردەوام بەواستەی مزەخەی ئەتانین دەری بین ئەوزا چ دەجەریکان بکەین چ سۆندەن هەیە داوای لەسەرێ دە خەزاناتی ستیلەکەی وەچی دە خەزاناتی ستیلن کرد ڕۆژێک دوان بەجێ دێرین هەر شتێکی تێدابی گران قورسدا ئەبەجێ ڕوونی ساف لەسەرەوە مینێتەوە ئەو ڕوونە سافەی مەرحەلەشی دی لە فلتەرمان هەیە لێ ئەدەین وەچی لە فلتەرندا ئەوجا یەکسەرەتی بۆ قسمی تعبیە دەناو شوشە دەناو گاڵۆن بە کەیفی خۆمان. دوو هەدەفی ڕئیسی هەیە هەدەفێکیان ئەوەیە کە زوتیارەکان مستەفید من لەوەی کە بەرهەمەکەیە ساخکەنەوە دووەمیش خەرکی کوردستان ئیسیفادە لەو زەیتە تەندروستی بکاتن کە لەو کارگەی دەرەچی لەبەر ئەوەی کارگا بە ساردی بەرهەم دەینیتن طبعاً هەموو علم دەزانیتن کە ئەگەر زەیت گەرم بکرێتن و بە دەرەجەی گەرم بەرهەم بهێنرێ کوالیتی کەم دەبیتەوە. ئەوجا ئێستا ئەو معاملەیمە بە ساردی بەرهەمدەینی کە بە ساردی بەرهەمدەینی 100% زەیتەشی تەندروست دەردێنیتن. ئەوجا ئەو زەیتە ئەمە کە دەردەچیتن و ئینشاءڵڵا بە بازاری دەکەین و دەنێرین و خەرکی کوردستان تەئمین دەکەین لەوەی کە بەبێ ترس ئەو زەیتەی بخۆن چونکی 100% زەیتە لە هەموو فعسەکانیش دەرچووە هەتا لە فعسی وەزارەتی تەندروستیش نمونەیان بردیە و 100% زەیتونێکی خولاسە دەرچووە هیچ موادی ئەوەلی و ئافزێشی تێدا نییە. وەچێ ڕوونەکە لە تانچەکەی سەحبن کرد دەنا ئەو سەتلەیەکەین یان مباشر لە تانچیەتانین ڕەتی فلتەری بکەین بەس لەبەر ئێستا کەمیەکەمان کەم بوو هەردەو سەتلەمان کرد ئەوجا ئێستا لەو سەتلەی سەحبەکە دێنیتە ناو ئەو فلتەرەی ئەو فلتەرە لە کارتۆن پێکاتیە کاغەز مقەوەیە هەر وەزبەی ڕۆژێ جارەکی دەبێ ئەو کاغەزە فڕە بدەین نوێ بینین چونکو ئەگیرێ چەند پیساتیە کە بی لەو کاغەزەی ئەوابی ڕوونی ساف ئەبینە ناو شوێنێکی تر ناو ئەو منجەرەی لە ناو منجەرەی خەزمەکەی هەتاوەکو بنێرین بۆ تەسفیەی ناو تعبیئە یعنی دەبوتڵکردن. ئەوە 1 لترینە ئەوە 1 لتریمان ئەوە کردن دەبی ئەوزا لەسەر ئەوەش عینی دەبی عیاری بدەین هەر یەکە عیاری خۆی هەیە دەبی ئەمە بەتەماینە بەرنامەی دانین لە هەموو برازوتیارەکان کە چۆن زەیتونی لێ دەکەنەوە و کەینێش دەیگەینە کارگەی مەسەلەن بینە کارگەی بەخۆی لە ڕوە عیلمیەکەی درێ
ئەو زەیتونەکە لێ دەکرێتەوە لە ناو مەزرعەکەی یان ناو بیستانەکەی دەبی بەلای کەمی ینی ئەگەر زۆری پێ بچی 24 ساعتی پێ بچیتن لە 24 ساعتی پێ بچی هەم ئینتاجی کەم دەبیتەوە هەم لە کوالیتیش کەم دەکاتەوە. ئەو زۆربەی ئەمە داوا لە هەموو برازوتێرەکان دەکەین لۆ ساری دابێ ئەگەر خەرک هات زەیتونی خۆی لێ کردەوە ئەو ڕۆکە لێ کردەوە بەیانی دەبی وەکات بیگەینتە کارگەی ئەگەر ئەمەش بێت و زەیتون هەبێتن شەو ڕۆژ کار دەکەین. ئەو زەیتونەی کە دێتن بتوانین 100% برین ئەوە زەیتێکی خولاسەیە ئللا ئیزوتیارەکانی خۆمان ئەوانەی کە لە ناو کۆمەلەکەینە ئەوانە بە بەرنامە زەیتونەکانیانینە و لە فعسیش دەرچوو ئەوانەمان خەزم کرد کەمیەکی کەم لۆ ئەوەی بیلێنێ بازار و لە ئۆش خەرک بزانی کە نەوعەکەی چیە ئەمە طبعاً زۆر زەیتون لەمە لێکرا بەس ڕەنگە لە هەمووی تەئمین نەبووین کە 100% زەیتە بە زەیتەکە ڕەنگە کوالیتەکەی زۆر مەزبوط نەبیتن ئەو جاما ئەوەی ئێستاکە لێکوانە لەکەنە خۆمان تەعبیەمان کردیە و خەزممان کردیە ئەوە 100% کوالیتەکەی و زەیتەکەشی 100% طبعاً هەر کیلۆیەک لترە کوچارێکەکە بە 20,000 5 گالۆنیمان هەیە 1 کیلۆیمان هەیە 750 غرامیمان هەیە 250 غرامیشمان هەیە بەس ئەوە طبعاً ڕەنگە خەرچش برێ ئەوە لۆ ئەوە زۆر تەکلیف دەکات لەبەر ئەوەی هەر شوشەکی هاتیە لەو شوشانەی کە ئەو زەیتی تکرایە بە $1.5 هاتیە لەبەر ئەوەی زدی ڕۆژ و ڕۆناچی و تێکچوون و لۆ ئیکسپایری لەنا ئەو شوشەی سارەک و نی و ئەو زەیتە ببینێت و هیچی لێ نایەتن. بۆچی ڕوونمان لە بتڵەکان کرد و تەنەکەشمان هەیە گالۆنیش ئەوانە 5 لترەگری عینی جیهازەکی دین هەیە ئەوەش چۆن عیاردەی چەند قیاسە کرد بووێ 5 لتر بێت 4 لتر بێت 3 لتر بێت قیاسەکەی ئۆتۆماتیکی بەخۆی ڕوونەکە تێەکە و قەتعبی ئەوی دەردینی ئێچیری بەدەستی داێنێت بەس چێ سیستەمەکە کووە دەبێ مثلا نەفەرێک عەمەلێک لەسەرەوەی دابگری ئەکلەی وەرگری ئێرە ئێکوێی داتەوە ئێک بتڵەکان دابنێ ڕوونی تێبکە ئێکەش لێ وەرگری کەپسەکا لێرە ئەوجا لە ناو سندوقاندارە پاشەوەی لە ناو سندوقدا ئەجادێ لەزگەمان هەیە هەر یەکە و بە حەجمی خۆی هەمووی عەلامەتی کۆمەڵەکەمان لێیە هەرەوەزیەکەمان عەلامەتی لێ بەخۆی دوو لەزگەنە یەکیان واجهەکەیتی نەوعی ڕوونەکەی لەسەر نووسریا و ئەوەی جەمعەیەی لەسەرە ئەوەی تریان ئەوە چی لەسەرە نزبەی حموزە هەموو مواسەفاتی ڕوونەکەی پاشەوەی ئەمە جیهازمان هەیە فەحسیەکەن ڕوونەکە ئەو ڕۆژی فەحسمان کرد ئەو ڕۆژی نەتایجی فەحسەکە لێ ئەدەین و ئێمە وەکو جەمعیە لێ بەرپرسیارین لەوە ئەو ڕۆژەی دەشوشەشەکەی عینی ئەمە تاریخەکەی لێرە لێ ئەدەین لەو شتانە طبیعی جەمعیە هەمووی بەرپرسیارە قانونیەن و صحیەن بەنسبەت بەرامبەر هاوڵاتی بەرامبەر کۆمەلگا بەرامبەر دەوڵەت بەرامبەر جیهاتی صحی هەموو ئێمە بەرپرسیارین لەبەر ئەوەی هەمووی بە پاک و خاوێنی وەرزدێنین ڕوونی باشین تازەکەین زەیتونی باش وەرەگرین تشتی خراپ بە هیچ جۆرێ وەرناگرین.